کێلی قەبری ناسرەدین شا چیرۆکی ڕەنجکێشان کورد زۆر جار لە نزاکانیدا دەڵێت خودایە عاقبەتمان بەخێر بگێڕیت. بابزانین مەبەستی لە خێر و شەڕی عاقبەتی مرۆڤ چییە؟ ناسرەدین شا یەکێک بووە لە پادشاکانی قاجار لە وڵاتی ئێران. ماوەی 50 ساڵ فەرمانڕەوایی ئێرانی لەدەستدا بوو. ناسرەدین شا لە ژیانیدا کەسێکی تووڕە و خراپەکار بوو، کوشتار و زەبر و زەنگ پیشەی بوو، ڕۆژووی مانگی ڕەمەزانی نەدەگرت. بەو بیانوەی گوایە برسیەتی تووڕەی دەکا و لە تووڕەیەکانیشیدا خەڵک دەکوژێت. ئەم پادشایە وەک چۆن ژیانەکەی نەهامەتی بوو بۆ خەڵک، مردنەکەشی بووە نەهامەتی. هەر بۆیە بە پادشایەکی عاقبەت شەڕ ناو دەبرێت. ناسرەدین شا لە سەروبەندی ڕێوڕەسمی 50مین ساڵ ڕۆژی تاج لە سەرنانی بەدەستی پیاوێک بە ناوی میرزا ڕەزای کرمانی لە شاری ڕەی تیرۆر کرا. ئێرانیەکان پاش ئەم ڕووداوە نازناوی شای شەهیدیان بەخشیە ناسرەدین شا. تەرمی شا بۆ ماوەی 1 ساڵ لە چاران بەبێ ئەسپەردەکردن مایەوە. لە ساڵوەگەڕی مەرگیدا لە تەنیژ مەرقەدی حەزرەتی عەبدولعەزیمدا بە خاک سپێردرا. بەڵام ئەمە کۆتایی نییە، بەڵکو چیرۆکەکە لێرەوە دەست پێیەکات. لە سەڵاتدارانی قاجار شێوەی گۆڕەکەی نەسرەدین شایان بەدڵ نەبوو و یە فەرمانیان کرد جوانترین کێلی قەبری لە جیهاندا بۆ دروست بکرێت. ئەم کارە بە پەیکەرتاشێک سپێردرا کە دانیشتووی شاری یەزدی ئێران بوو بە ناوی وەستا حوسەینی پەیکەرتاش. وەستا حوسەین دەستی بەکارکردن کرد، تەواوی هونەر و توانای خۆی بۆ ئەو کێلە خستە گەڕ. پەیکەرێکی گەورەی لەبەر داتاشی لە شێوەی ناسرەدین شادا کە شکۆ و هونەر و ویقار لەو پەیکەرەدا دەردەکەوت. دروستکردن و تاشینی ئەم کێلە پەیکەرە ماوەی 4 ساڵی تەواوی خایاند. دواتر فەرمان کرا لە شاری یەزدەوە بۆ شاری تاران بگوازرێتەوە کە ڕێگەکە 100 کیلۆمەتر دەبێت، بەڵام نەک بە فڕۆکە ئۆتۆمبیل، بەڵکو ئەوەی هەبوو لەو کاتەدا شان و بازووی خەڵکی هەژار بوو. ئەم پەیکەرە قورس و سەنگینە کە درێژیەکەی زیاتر لە 2 مەتر و بەردێکی یەک پارچەیە دەگەیشتە هەر ناوچەیەک، دەبوو خەڵکی ئەو ناوچەیە بە کەرەستە و بە باز و بیگوازنەوە. بەم جۆرە لە گواستنەوەی ئەو کێلەدا نزیکەی 50 پیا و گیانیان لەدەستدا. پاشگەیشتنی کێلەکە لە ئێزدەوە بۆ تاران مزەفەرەدین شا کرەی دروستکردنی پەیکەرەکەی دا بە وەستا حوسێن، بەڵام کرەی 4 ساڵ ڕەنجکێشانی ئەو پەیکەرتاشە تەنها 100 تومان بوو. کاتێک وەستا حوسێنە و پارەکەمەی بینی و لە سوکایەتیەکە تێگەیشت نەخۆش کەوت و لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا لە ناو خەم و پەژارەدا گیانی لەدەستدا. پاش چەند ساڵێک مۆزەخانەی لۆڤەر لە پاریس وەک یەکەم کڕیاری ئەو کێلە دەرکەوتن و پارەیەکی خەیاڵیان پێشنیار کرد بۆ کڕینی. بەڵام هەردوای ئەو هەواڵە ئەم کارە هونەریە دیار نەبا. ساڵانێک ئەم کێلەی ناسرەدین شا ون بووە و هیچ کەسێک نەیدەزانی لەکوێیە. بەڵام پاش کودەتای شای ئێران کارە هونەریەکە دەرکەوتەوە و ئەوە زانرا کە ئەو ماوەیە لەلایەن چەند هونەرمەندێکەوە پارێزراوە و دواتر ڕادەستی مۆزەخانەکەی کۆشکی گوڵستان کرا لە تاران. بەم جۆرە ناسرەدین شا عاقبەتی تەمەنی بە شەڕ گەڕا و مردنەکەشی بووە مەینەتی بۆ خەڵکی ئێران.